هەشتی مارت و پەیمان نوێکردنەوە دیارە ئەمساڵ لە بارودۆخەکە تۆزێکنا لەبارە بەهۆی هاتنەوەی شەپۆلی نوێی کۆرۆنا کە زۆرترینی کۆبوونەوە و گردبوونەوەکان هەمووی قەدەغەکراوە لەبەر خۆپارازی بۆیە ئێمەش زۆر چالاکیمان نەبوو ئەگەن ئێمە پێرفۆرمانسێکمان بوو لەسەر کوشتنی ژنان کە لەبەر دەرگای تەوارە بیکەین بەڵام ڕامان گرتو بۆ کاتێک کە بتوانین بە تەواوەتی نمایشی بکەین و بینەری هەبێت جگەلەوە ئێمە بەرنامەی تەلەڤیزیۆنیمان هەیە لێرە و هەندێک پەیاممان هەیە کە بە ڤیدیۆ بە دروشم بە ڤیدیۆ بڵاوی بکەینەوە لە پەیج و سایتەکانی خۆمانە لە هەشتی مانگە بڵاویەکەینەوە هەروەها بەیاننامە و پۆستەرمان هەیە ئەو شوێنانەی تریشمان کە لقەکانمانن وەکو لە لقی کێرکووک کۆنفرانسێکمان هەیە سەبارەت بە بەشداری ژنانین لە ناو سیاسەت و لە ناو مەسلەی کۆتا و ئەو جۆرە شتانە هەروەها لە کۆیە و هەولێر بە یەکۆ لەگەڵ زانکۆی کۆیە دیسان کۆنفرانسێک هەیە لەسەر هەشتی مارت و مەسلەی ژنان و نەخێر ئەوەی کەرکووک لە 10 مانگە ئەبێ ئەوەی کۆیە هێشتایی ڕۆژەکەی دەستنیشان نەکراوە بۆ ئەوەی زۆر لە بەریەک نەکەوێت کارەکان و لە گەرمیان پێشانگا هەیە پێشانگای ئیشی دەستی و لەگەڵ فۆتۆگرافی بۆ ژنانی گەرمیان هەروەها لە هەڵەبجە و لە ناوچەی ڕانیە لە ڕانیە بە تایبەتی کۆمەڵی سیمینار هەیە بۆ مەسلەکانی ژنان و لە هەشتی مارتۆ دەست پێکات خانەقینیش تەنانەت هەمانە هەندێک چالاکی وەکو پێشەنگا و وابزانم سیمیناریشیان هەیە لە خانەقیش لە ئەو کەرکووکم وت کە ئەو هینە هەیە کەرکووکە بەس کۆنفرانسەکە نییە هەر لە ناو کۆنفرانسەکە نمایشی زۆری کاری دەستی و هونەری فۆتۆگرافی و ئەم جۆرە شتانەیشی تایە فیلم و ئەوانە بەڵام لە ئەسڵی کۆنفرانسەکە بابەتێکە لەسەر بەشداری سیاسەتی ژنان بەشداری ژنان لە سیاسەتدا ئەوەی بەداخۆ دوولایەنەیە ئەم پرسیارەیە لە هەندێک لاوە ئیستا وەکو بڵێ ڕۆشنبیری لەبارەی مەسلەی ژنانەوە زۆرە زۆریش ئەیبینین کە ئەوەی لە ڕێکخراوایە یا ئەوانەی لە دەرەوەی ڕێکخراون هەندێک کرانەوە هەیە بەرامبەر ئەوەی کە مەسلەی ژنان و ڕۆشنبیری ژنان بەڵام لەلایەکی ترۆ هەندێک سەرهەڵدانەوەی هەندێک توندڕەوی کە ڕوو ئەدا وای کردووە کە بەڕاستی جارێکی تر ژنان تووشی ئەشکەنجە و تووشی کێشە ببنەوە کە ڕۆژانە ئەگەر تۆ ڕۆژێک بیتە ئێرە سەیرەکەی کە چەندین ژن لەبەر ئەوەی تونندوتیژی بەرامبەر ئەکرێ و زەبر و زەنگی لەگەڵا بەکارێنرێ ڕوو لێرە ئەکەن بۆ ئەوەی کار ئاسانیان بۆ بکرێ یا بەرگریان لێ بکرێ یا چارەسەری کێشەکانیان بکە ئەمە هەیە یعنی هەردوو لایەنەکەی هەیە بەڵام دوای ئەو قەیرانانش کە هەیە لە ئیستادا بەڕاستی زۆر کاری گرتوتە سەر مەسلەی ژنان کە تۆ ئەبینی بەداخەوە ئەم بەکاڵاکردنی ژنان لە ئارایە چ لە ڕێکلامی بازرگانی چ لە هەندێک لایەنی توندرە و کە گەڕانەوەی تایە بۆ دواوە کە وەکو کاڵایەک ژن بەکارەهێنرێت بە هیواین هەموو ڕێکخراوەکان و هەموو دەستگا کۆمەڵایەتی و مافی مرۆڤ و ئەمانە ببنە یەک هەڵوێست بۆ ئەوەی بەڕەنگاری ئەم جۆرە توندوتیژیانە ببنەوە.